سڵاوڕێزم هەیە بۆ خزمەت هاوڕێیانی ئازیز و خۆشەویست. بە ئەرکی خۆم زانی سپاسی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناوخۆ بکەم. ڕێز و سپاس بۆ هەموو زەحمەتێکی کە کێشاتان کردێک زۆر یەک لە وڵاتە زلهێزانە نەیانتوانی ئەو کارە دەرحەق میلەتەکەی خۆیان ئەنجام بدەن. هیوادارم لەو کارە دوولایەنەدا میلەتی ئێمەش بە لە ماڵمانەوەی خۆیان وە جێبەجێکردنی ئەو دەستورانە بتوانین ئەو دوژمنە نەلیتراوە شکست بدەین. لە کەمپەینی لە ماڵەوە بمێنەوە سەلامەت بە دەمەوێت دوو پەیام بگەینم. پەیامی یەکەمم دەستخۆشێکی تایبەت لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و تەواوی کارمەندانی وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناوخۆ بەڕێوەبەراتی شارەکان دەکەم بۆ ئەو هەوڵ و مادیبوون و شەونخوونی بەردەوامیان بۆ پاراستنی ئێمەی هاوڵاتیان دەیکەن. دووەم، لێرەوە داوا لە خەڵکی کوردستان دەکەم بەگشتی و هاوشاریانی خۆشەویستم بە تایبەت پابەند بن بە ڕێنمایە تەندروستی و ئەمنیەکان بۆ ڕێگریکردن لە تەشەنەبوونی ئەم ڤایرۆسە ڤایرۆسی کۆڕۆنا و لە دەستدانی ئازیزانمان. لە ماڵەوە دەمێنمەوە بۆ سەلامەتی هەموومان. بەبێکەوە لە ماڵەکانمان بمێنینەوە. ماڵەکانمان گەورەترین خانەی خۆپارێزی و تەندروستیە. جانی خۆت بپارێزە کە جانی سەدان کەسی ترت پاراستووە. هەروەها دەتوانین لە ماڵەکانمان بەم کاتە زۆرەوە دەتوانین سوودێکی زیاترمان هەبێ بۆ کۆمەڵگە بۆ هۆشارکردنەوەی کۆمەڵگە، هەروەها هۆشارکردنەوەی دەوروبەرمان. کەواتە ماڵەکان گەورەترین خانەی چارەسەری کۆڕۆنا و هەموو هاوشێوەکانی کۆڕۆنایە. بە لە ماڵەوە بوونمان دەتوانین گیانی سەدان کەس، هەزاران کەس، هەموو کۆمەڵگە، هەموو جیهان بپارێزین لە تەندروستیشی نازێژیر. هەروەها لەم ڤایرۆسی کۆڕۆنایە کە ئێستا لە تەواوی جیهان لە تەواوی ماڵەکان بە وەکو دوژمنێکی نادیار لە ناکاوێتە پێشوەخت و سەروەختی هەر یەکێکمان. کەواتە بە لە ماڵەوە بوونمان دەتوانین دکتۆرێک بین هەم بۆ خۆمان هەم بۆ پاراستنی ژیانی و تەندروستی تەواوی کۆمەڵگە و هەموو جیهانیش. کەواتە با لە ماڵەکانمان بمێنینەوە بۆ ئەوەی کە تەندروستی خۆم، هی تۆ، هی هەموو، هی مناڵ و خێزان و دایک و باوک و هەموو ئەو خۆشەویستانی کە لە دەوروبەرمانە بەیەکەوە لە ماڵەوە دەمێنینەوە و چارەسەری هەموو جیهانیش دەگرینە ئەستۆی خۆم. ڕێنمایەکانی تەندروستی دەستەکانمان جوان دەشۆین، لە ماڵەوە دەمێنینەوە، دەست نادەین هیچ.